هەر لە سەر بابەتی ژینگە واتە دۆسیەی ژینگە دەمێنینەوە، بەڵام لە ڕوویەکی ترەوە ئێمە قسە لەسەر ژینگە دەکەین و میوانێکیشمانەیە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر و قسەی زیاتریش دەکەین کە چۆن هەوڵ بدرێ ئەو ژینگەی کوردستان پاک بکرێتەوە، گەشەی پێ بدرێ، ئەوەی کە دەوڵەتی عێراق بە درێژایی 100 ساڵی ڕابردوو تێکی داوە، ئێمە هەوڵ بدەین جارێک کە دروستی بکەینەوە، بنیاتی بنینەوە. میوانەکەمان زۆر بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگە ڕاستەخۆ لە سێدۆژووری هەواڵ لە لامان میوانە. کاک عەبدوڕەزاق زۆر بەخێر بن، شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین، بە خۆت باش دەزانیانی کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە مەسەلەی ژینگە داوە، چونکە ئەگەر ژینگەکەت پاک بوو مرۆڤەکانیشت مرۆڤی تەندروست دەبن. تا چەند ئەمە لە بواری ژینگە پارێزیدا بەرنامەکانی کابینەی حکوومەت کاریگەر بووە؟ زۆر سپاس بۆ جەنابتان. مەسلەی گرنگیدان بە ژینگە لە کارنامەی حکوومەتیشدا هاتووە لە مادەی دێم بڕگەی دێم بە خزمەت گوزاریەکان کە ژینگە گرنگترین سەرچاوی ئێمەیە، ینی سەرمایە ئێمێ پێویستە بیپارێزین و گرنگی پێ بدەین، بەرەو پێشی بین و لەگەڵ دامەزرانی سیستەمێکی ڕسایکلینی هاوچەرخ ئەو بابەتە ینی لە کارنامەی حکوومەتە هاتیە. بەڵام ئەوەی کە ڕەنگە جێبەجێ نەکرابی لەسەر مەسلەی ڕیسایکلین پاشماوەکان، پاشماوە ڕەخەکان، ئەوە زۆری ڕەنگە بەشێکی کێشەی داراییەوە هەبێت. زیاتر مەسلەی داراییە، ئەگەرنا لە کارنامەی حکوومەت هاتیەوە دەبایە لە ئێستاشەوە تا ئێستا جێبەجێ کرابە. هەرچەندە هەندێکی هەبووە، هەندێکیشی هەیە، بەڵام ئەوەی ئێمە تمۆحی ئەومان هەیە ئەو کارگانە دابمەزرێن، کارگەی ڕیسایکلین بۆ ئەوەی ئەو هەموو پاشماوانە لە بەردەم ماڵەکان و لە شوێنە گشتیەکان نەمێنێتەوە بچێتە ئەو شوێنەی کە بۆی تەرخانەکرێ کارگەکە دامەزرێ، لەوێشەوە جیاکاری بکرێ، هەمویان لێک جیا بکرێنەوە. باش کاک عەبدوڕەزاق، ئەمڕۆ ڕێزلێنان بۆ بەشێک لە ژینگە پارێزان کرا. تا چەند ئەمە دەبێتە هۆی هاندەر یان خودت هاندان بۆ ژینگە پارێزان کە زیاتر گرنگی بە ژینگە بدەن؟ لە ڕاستیدا ئەوە ژینگە پارێزان خەڵکانی ماندوون زۆر ئیشکەرن، پێویستە گرنگی زیاتریشان پێ بدرێت. ئەو ڕێزلێنانە شتێکی باش بۆ هەنگاوێکی باشە، بەڵام زیاتر ڕێزان لێبگیری بۆی ئەوانیش زیاتر هاان بدرێن بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر ئیش و کارەکانیان. لەبەر ئەوەی ئەگەر بێت و 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەوانە مەسەن ئیش نەکەن، مان بگرنیان لەوێ لە شوێنی کارەکانیان نەبن، شارەکان هەموو ئەبێ بە زبڵخانە. ڕاستە. بۆیە پێویستە ئەمانە چەندی ئیشیان بۆ بکرێ، ڕێزیان لێبگیرێ، هاان بدرێن، داعمی مادیشیان بکرێ، زۆر باشترە بێت لەوەی کە بەردەوام شار خاوێنکەنەوە. لەبەر ئەوەی پاشماوەکان کاریگەری زۆریان لەسەر پیشبوونی ژینگە ئەبێ، بەڵام ئەبێ هاوڵاتیانیش پاشماوەکان کەمکەنەوە. من ویستم لەسەر ئەوە کاک عەبدوڕەزاق بپرسم، ینی بەداخەوە دەبێ بڕێن، ینی شەکە دوولایەنە، لایەنێکی دەتوانم بڵێن لایەنە زۆرەکەی دەکەوێتە سەر خەڵک، بەداخەوە تا ئێستا خەڵکێکەیە ڕاوەکە دارە بڕێتەوە، ئەوانەی دەچن بۆ گەشت و سەیران و ئەوەندەی ئەوان پیسی یەکەن، ڕەنگە هیچ کەسێککە ئەوەندە پیسی نەکە. ئێوە داوای چی لە خەڵکەکەن؟ چۆن دەبێ خەڵک هەوڵ بدە ئەو ژینگەیە بپارێزێت، چونکە بە پاراستنی ژینگە خۆیەتی. ئێمە لەسەر ئەو بابەتە لەبەرەوەی تەوەرەکە زیاتر مەسلەی ڕێزلێنان بوو لە ژینگە پارێزان و پاشماوەکان. ئێمە هانی خەڵکە دەین کە پاشماوەکان کەمکەنەوە، بە تایبەتی پاشماوەی خۆراکی کەمکەنەوە. چەندی خۆراک پێویستە هەر ئەوەندەی حازر بکاو لێ بنێ و ئەوەندەی ئێمە زیادەڕۆیی زۆرەکەین، زیادەڕۆی زۆرەکەین. جا ئەوە یەکێک لە کێشەکان ئەوەیە ئێستا ئەو زبڵخانانەی ما کە زبڵەکان کۆکەنەوە فڕێدەنەوەی بۆنی گەنێوی لێدە، ئەو بۆ نەهی خواردنەکانە دەنا ئەگەر تۆ نایلۆن و تەختە و دار فڕێ بدەی هیچ بۆنی نایە. یعنی مەبەستم ئەوەیە کاریگەری پاشماوەکان، پاشماوەی خۆراک زۆر کە تەئسیری هەیە لە هاوینانش. ئەو کارلێکە کیمیاویانە ئەبێتە هۆی بەهۆی تیشتی ڕۆژەوە بێتە هۆی دەرچوونی گازی میسان، کە بێتە هۆی گڕگرتنی زبڵخانەکان، پەیدابوونی دووکەڵ و زبڵخانەکان. خۆەوە خەڵک گڕی تێبەر نادا بەهۆی گازەکەوەیە کە لەبەر گەرمی شوێنەکە گازەکان دەرەچێ و ئەبێتە هۆی گڕگرتنیان.
بەڵام لەسەر مەسلەی ئەوەی باس کڕا و داربڕین ئەوانە شتێکی کارەساتی گەوران بەسەر ژینگەدا ئەهێنن لەبەرەوەی ژینگە خۆی لە طبیعەتا کە دروست بووە کەما خەلقەه الله خەلقەها الله هیچ عیبی نەبووە ئەوە مرۆڤە دەستکاری کردیە لە بەرژەوەندی خۆی بۆ بەردەوامبوون لە ژیانی خۆی دەستی بۆ هەموو شتێک بردووە دەستی نەپاراستووە لە تێکدانی ژینگە و لەوانە بۆیە پێویستە ئێمە یعنی ئەو کەسانەی کە کاریگەریان هەیە لەسەر تێکچوونی ژینگە ئەو کارانە ڕابگرن و چیدی نەکەن. باش کاک عەبدوڕەزاق بەڵێ پێت وانییە ینی دەبێ کاری زیاتر بۆ ژینگە پارێزان ئەوانەی لەو بوارە کار دەکەن کاری زیاتر بکری ینی ئەو کاری ئەوان دەیکەن بە دڵنیاییەوە هیچی کەمتر نییە لە کاری مامۆستا لە کاری پزیشک لە هەموو کارەکانی تر ئەگەر زیاتر نەبێ ینی پێویستە چی تریان بۆ بکرێ بۆ ئەوانی کە ژینگە پارێزن ئەوانی کە هەوڵی پاکردنەوە دەدەن خۆی ئەوانە لە هەندێک دەوڵەتان پێیانێدن ئەندازیاری ژینگە یعنی وا تەقدیریان کردوون لەبەرەوەی ئەو پیشانەی جەنابەت باس کرد هەمویان تەواوکەری یەکتری خۆ مامۆستاش پێویستە و پزیشکیش پێویستە و ئەندازیاریش پێویستە بەڵام ژینگە پارێزیش پێویستە ئەوانەی کە ئەو زبڵ و خاشاکانە کۆکەنەوە بۆ ئەوەی شارەکە وێران نەبێت و ئەگەر بچێ شوێنێک خاوێن بێ هەست بە دڵنەواییەکەی هەست بە جەوێکی خۆشەکەی بەڵام کە پیس بوو ئەو خۆشی کە هەشت بی نامێنێ ئەو کاتی تەماشاکەی ئەو منتقەیە ئەو ناوچەیە هەموو پیس بووە یان ناو شار پیس بووە و ئەو کاتی هەست بە بێزاربوونەکەی هەست بە ئەوەکەی کە خۆزگە هەر نەهات بە ئەو شوێنە مەسەن لە سەیرانگەکان زۆرجار لە وەرزی سەیران و گەشتەوە بەهار نزیک بێتەوە بەهار نزیک بێتەوە بەڵام خۆشبەختانە ڕەمەزانە یعنی خەڵک زۆر بەخوا بە شێوێژە چن ئەوە یعنی ئەو ئیسراحەتی خۆیانەکەن لە ژێردارەکان بەڵام دوایش ئاگرەکە ناکوژێنەوە زبڵەکە کۆ ناکەنەوە بەجێ هێڵێ لەوێ بۆ بەجێ کۆی ناکاتەوە لەگەڵ خۆی بێ علاگەیەک بەرەوە پێ ئەتوانێت خۆ ئەتوانێت بەڵام ئێهمالکردنە ئەوە هیوادارین هاوڵاتیان زیاتر وشیار بنەوە لەسەر ئەو بابەتە کە زبڵ و خاشاکان لە دوای خۆیان بزینە لەگەڵ خۆیان بینەوە یان لەو شوێنە فڕێ بدەن کە تەرخان کراوە بۆ فڕێدانی پاشماوەکان. زۆر باشە زۆر بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگە زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سپاس بەوێ شەوتان باش.